بەناوی خوای گەورە من یەکەم کتێب کە لە ژیانم بەبیرم دێ خوێندمەوە کتێبێک بوو بەرگێکی شینی هەبوو بە ناوی حەکایەتی دز و قازی کە نووسرا بوو لەسەر ئەرچی محەممەد ئەمین عەسری عەبدولخالق محەممەد ئەمین عەسری چاپ کراوە. پێم وایە لە ناوەڕاستی هەشتاکان چاپ کرا بۆ ئەو کتێبە، بەڵام من لە ناوەڕاستی ڕەنگە نۆهاتەکان بوو بێ یان زووتر، یعنی زۆرتر لە ناوەڕاستی نۆهاتەکان لەو دەورا و کتێبم بەدەست کرد. کتێبەکە باسی قازیەکیە کرد لە سەردەمی ئەمەویەکان. من ئێستا نازانم بۆ کتێبە چۆن کەت بۆ دەستم، ئەو کاتە دوکانمان هەبوو لە گەڕەشی سەلاحەدینی شاری هەولێر، نازانم چۆن ئەو کتێبە کەوت بۆ لای من و کەوت بۆ دەستم. بەڵام ئەوەندەی بەبیرم دێ یەکەم کتێب کە خوێندمەوە ئەو کتێبە بووە و ئەو کتێبە هەستەکەم بە جۆرێک لە جۆرەکان سەرنجڕاکێش بووە، منی پەلشێش کردووە ناو خوێندنەوە. یعنی ئەو کتێبە یەک لەو کتێبە کاریگەرانەیە کە بەهۆی ئەوە من چوومەتە ناو خوێندنەوە. ئەگەر ناخۆی حکایەتێکی سادەیە، یعنی 40-50 لاپەڕێکە، لەبەر ئەوەش کە ئێمە کەسمان بەبیرم نایە، یعنی نەخۆمان دایکم و باوکم باپیرم و ئەوانە کەسمان کتێبخانەی گەورەمان نەبوو، کتێبخانە لە ماڵەوە کەس کتێبخانەی نەبووە لە خزم و کەسێمە، بۆیە نازانم چۆن ئەو کتێبە کەت بووە لای من و ئەو کتێبم خوێندەوە. ئیتر زەوقی خوێندنەوە لە لای من دروست بوو، یعنی احساسی خوێندنەوە لە لای من دروست بوو. دواتر بە مروری زەمن یعنی بەردەوام بووم لەسەر خوێندنەوە، هەستم کرد ئەوە یەکێکە لە خولیاکانی من و ئەوە پەلی کێشا و سەری کێشا بۆ ئەوەی دواتر بگەمە قۆناغی ئەوەی کە بشنووسم. تاقە کتێبێک نییە کاریگەری لەسەر ئینسان بکە، یعنی بە یەک کتێب، لەبەرەوەی مرۆڤ خۆی کتێبێکی کراوەیە. مرۆڤ کتێبێکە کە وەکو دەڵێن پێکاتوە لە هەموو کتێبانەی کە نووسراون و پێکاتوە لە دەوروبەری، پێکاتوە لەو کۆمەلگای تێدا دەژی. بەڵام ئەو کتێبانەی کە بەلامەوە گرنگ بوونە، کتێبە سەرەتایەکانی نووسینی کوردی، بۆ نمونە کتێبی لە خەومای جەمیل سایب، کتێبی مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جاف، کتێبی شوانی کوردی عەرەبی شەمۆ، لەبەرچە ئەوانە پێم وایە کە کاریگەر بوونە، لەبەرەوەی ئەمانە لە سەردەمێکدا بە ڕەخنە ئامێز و ڕەخنەیانە بیریان کردوێتەوە کە سەردەمێک بووە خەڵکانی دی زیاتر بیریان لە مەسەلە قەومیەکە کردوێتەوە، وەکو شتێکی هەستیار و پیرۆز تەماشای حکمی خۆجێیی و تەماشای قەوم و نەتەوەی خۆیان کردووە. بەڵام ئەمانە دێن بە دیدێکی ڕەخنەیانە و لە بەرامبەریشدا تووشی جێرمە و کێشە دەبن. جەمیل سایب دەستگیر دەکرێت، ئەحمەد موختار جاف بە هەمان شێوە. ئەمانە هەرچەندە کتێبی ئەو مەسەلەی وجدان دواتر بڵاو دەبێتەوە، بەڵام هەر نووسینی کتێبەکە بەو نەزعەیە و بەو جۆرە بیرکردنەوەیە نیشانەی ئەوەیە کە جورئەتێکی تێدا بووە، لەبەرەوەی ئەحمەد موختار جاف بە ناوی ئەوە نووسیوێتی کە بڵاوی بکاتەوە. جەمیل سایب بە حەلقە کتێبەکەی بڵاو کردیتەوە و کاتوە گیرایە لەسەری، یعنی دەستگیر کرایە. شوانی کورد ئەوەی عەرەبی شەمۆ لە مەنتقەی خۆیان ڕەخنەیەکی زۆری کۆمەڵایەتی لە دابوونەریتی ئەو کاتە دەگرێت کە دابوونەریتی ئەو کاتە مقدس بووە. دواتر ئەو کتێبانەی کە پێم وا بووە کاریگەریان هەبووە، دەتوانم نمونەی ڕۆژگاری ژیانی مام مۆسا عەبدولکەریم دەڕیز بێنمەوە کە تۆ دەبینی ئەو کابرایە چۆن ژیاوە بە دەردی سەری و بە فەقێتی و بە ژیانێکی خۆش و ناخۆش، دواتر دەبێتە کەسێکی گەورە. یان کاروانی ژیانمی مامۆستا دکتۆر محەممەد دکتۆر مستەفا زەلمی، یەکێکە لەو کتێبە گرنگانەی کە پێم وا بووە ئەگەرچی لە ڕووی فەنی نووسینەوە کتێبێکی گرنگ نییە، چونکە جێڕانەوەیشی ئاسایی ژیانی خۆیەتی، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەم کتێبە زۆر ڕووداوی تێدایەوە، ڕووداوی کاریگەری سیاسی و کۆمەڵایەتی و هەموو جۆرە ڕووداوێکی تێدایە، کتێبەکە گرنگە. تەنانەت دکتۆر مستەفا زەلمی یعنی ئەو تەقەلوباتی کە لە ژیانیوی ڕوودەدا و گۆڕانکاریە لە کەسێکی مەلایەکی ئاسایی و کلاسیکەوە دەبێتە کەسێک کە ڕەخنە لە هەندێک ئەفکاری دینی دەگرێت، لە کەسێکی کۆمەڵایەتی و مەدەنیەوە دەبێتە کەسێکی عەسکەری، لە کەسێکی وەکو مەلایەک دەردەکەوێت، لە لایەکی دیکە وەکو کەسێکی سەربازی دەردەکەوێت. یعنی گۆڕانکاری زۆری تێدایەوە، ئێمە دەبینین ئەو کەسایەتیە گەورەی لێ دەرچووە. ئەم کتێبانە کاریگەری زۆریان هەبووە، ئەوە هەروە دەتوانم ئاماژە بە داغستانی منی ڕەسوول حەمزە تۆف بکەم کە یەکێک بۆ لەو کتێبانەی خوێنمەوە و پێم وا بووە کە یعنی جۆرە کاریگەری هەیە لەسەر خوێنەر. دیسان تهدیدکردنی یەک کتێب بۆ ئەم جۆرە پرسیارەش ئاسان نییە، یعنی ئاسان نییە تۆ بڵێ یەک کتێب کاریگەری لەسەر نووسینەکانی من هەبووە،
بەڵام من لە سەرەتا کتێبی سیاسی و کۆمەڵناسی و ئەمانم دەخوێندەوە. دواتر لە پەیمانگا بووم پێم وابێ کتێبی دوهەمین هەناری بەختیار عەلی دەرچووە ئەو کاتە و حەزم نەبوو حەزم نەدەکرد ڕۆمان بخوێنمەوە بە هیچ جۆرێک. کەچی زۆر تەرجیحیان کردمەوە و ڕۆمانە زۆریش دەنجی داوە ئەو کاتە و منیش خوێنمەوە هەستم کرد کە گۆڕانکاریەکی زۆر هەیە لە بینی جێڕانەوەیەکی ئاسایی و لە بینی ڕۆمانێکی سەرکەوتوو. چونکە من ئەگەر لە بیرم بێ پێش ئەوە یەک جاریت کە کتێبەکەم خوێندەوە کە ڕۆمان بوو بە ناوی تاوانبار، نازانم نووسەرەکەی چێ ئێستاش، بەڵام جێڕانەوەیەکی کرۆنۆلۆژی ئاسایی بوو کە باسی ڕووداوێکی دەکرد و ئەوش سەرنجی ڕانەشێشەم ڕاستی، یانی جێڕانەوەیەکی ئاسایی سەرین. بەڵام ئەو کتێبەی بەختیار عەلی کە دوهەمین هەناری دنیا بوو وای کرد کە من دەست بکەم بە خوێنەوەی ڕۆمانیش، لەبەر ئەوەی تەکنیکێکی ئاڵۆز و پارسە پارسکردنی حەدەسەکانی تێدایە و جۆرێک لە فەنیاتی تێدا بەکارهێناوە کە لە نووسینی جێڕانەوەی ئاساییدان نییە. ئەمە وای کرد کە من بیرلەوە بکەمەوە کە کەمتر نووسینی سیاسی و کۆمەڵایەتیوانە بخوێنمەوە زیاتر بچمە سەر ڕۆمان کە کاریگەری خۆی هەیە بێگومانیان ڕۆمان هەم بۆ ئەوەی کە زمانت بپژێ، هەم بۆی کە ئەو زمانەی کە یعنی ئەدیبان باسیەوە دەکەن کە زانست و بوارەکانی دیکە هەمووی پارچە پارچە دەبن، یعنی زانست زمانێکی تایبەتی بەخۆی هەیە، پزیشکی زمانێکی تایبەت بەخۆی هەیە، فیزیا هەروە، هەموو زمانێک ئەوەی دەتوانێت کۆیان بکاتەوە ئەدەبیاتە. ئەدەبیات لەو ڕووەوە زۆر گرنگە و هەر ئەوەش وای کرد کە من بسم بە دوای ڕۆمانی دیکەدا و ئەمە دەتوانێت ستایلی نووسینیش دیاری بکە، یعنی تۆ لە ڕێگای ئەدەبیاتی جێڕانەوە چیرۆک و ڕۆمان و تەنانەت شیعریش دەتوانی ستایلی نووسین ببینیەوە، لە ڕێگای بابەتە علمی و ئەکادمیەکان ناتوانێت ئەو شتە بکەین. بۆیە نووسینی ئەدەبیات بە شێوەیەکی گشتی کاریگەریان هەبووە لەسەرەوەی کە ئینسان بتوانێت ستایلی خۆی دیاری بکە. ڕۆمانەکانی عەتا محەممەد، ڕۆمانەکانی کاروان کاکە سوور، ئەوانە هەمویان هەریەکە بە دەوری خۆیان کاریگەریان هەبووە لەوەی کە بتانی بە شێوەیەکی دیکە بنووسی. من لە گریان تۆزێک قایمم، ینی بە ئاسانی ناتوانم بگریم، ئەوە خاڵێکی خراپە بێگومان، چونکە گریان سیفەتێکی ئینسانی زۆر باشە بۆ هەندێک دەردەدڵ، بەڵام دەتوانم بڵێم کاریگەر بوومە بە هەندێک کتێب، بۆ نمونە کتێبی ئەلئەیامی تاها حوسێن ڕۆژگار، یعنی یەکێک بۆ لەو کتێبانەی کە زۆر پێم تەئسیر بوومە و کاتێک خوێندیتمەوە، ژیان ئەو کۆڵەمەرجی ئەو تێدا ژیایە، ئەو ژیانە ناخۆشەی ئەو تێدا ژیایە، بەهۆی ئەوەی معاناتی هەبووە کە چاوی نەبووە، یعنی ژیانێکی زۆر ناخۆش ژیایە و دواتریش ئەو ئەدیبە گەورەی لێ دەرچووە، یعنی معاناتەکانی تەئسیریان لێ کردیمە زۆر جار. یان کتێبی محەممەد دەبێتەوە پێغەمبەرەوەی مامۆستا تەحسین حەمەغەریب کە باسی ژیانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بە ڕۆمان، یعنی هەندێک شوێنی تێدایە کە کاریگەرە، یعنی ئینسان دەبێ بیر لەوە بکاتەوە کە بەو معاناتە بەو ناخۆشیە ئەو دینە گەیشتۆتە ئەو خەڵکە و دواتریش خەڵکەکە با بڵێن گرنگی ئەو دینە نازانن، یعنی ئەوانە کاریگەریان هەبووە. ڕەنگە ڕەبتێکی بە ستایلی نووسینەکەەوەشەوە هەبێ، یعنی هیچ کتێبێکی وان نییە کە خۆزگە بخوازم هەمبێ، بەڵام کتێب زۆرە کە ئینسان حەز دەکە ئەو نووسینانە هی ئەو بن. بۆ نمونە لە بواری جێڕانەوە تۆ چێشتی مزێورت هەیە، لەکوێوە بۆ کوێی مامۆستا هێمنت هەیە، ڕشتەی مرواریت هەیە. لەبەرەوەی من متەئسیرم بە زمان، با بڵێن کاریگەری جێڕانەوە و زمان و حەزم لە جێڕانەوەی خۆشە، بۆیە یعنی با بڵێن ئەو حەزم هەیە کە جێڕانەوەیەکی خۆش بتوانمەوە بەو ستایل و بەو نەوعە بژێڕمەوە بنووسم. یعنی ئەو کتێبانە کاریگەریان هەبووە بۆی بتوانی، یعنی کاریگەریەکی ئەو تۆ بووە بتوانی ستایلی خۆ دیاری بکەیت. ڕەنگە مەبەستەکانی خوێندنەوە دەور ببینی لەوەی کە تۆ کتێبێک چەند زار دەخوێنیەوە. کتێب هەیە لەبەر چێژی خۆت دەیخوێنیەوە، ڕەنگە نەپەرژەیە سەر ئەوەی کە چەند زارێک بیخوێنیەوە، کتێبیش هەیە خۆی ڕاددەچێشێت چەند زارێک بیخوێنیەوە، بەڵام کتێب هەیە تۆ بە مەبەست ئەو شتە دەکەی، یعنی بە مەبەست دەتەوێت کتێبێک چەند زارێک بخوێنیەوە لەبەرەوەی دەتەوێت لێکۆڵینەوەی لەسەر بکەی، یان دەتەوێت بە دوواداچوونی بۆ بکەی، یان دەتەوێت وەکو سەرچاوە بگەڕێەوە سەری.
جگە لەوەش من کتێب هەبووە بەڵێ کتێبە ئەوەی بەبیرم بێ کتێبی ساڵانی ئاشوب ئەوەی عەباسی معروفی پێم وایە 3000 خوێنمەوە کتێبی 1000 خۆری درەوشاوە کە باسی دۆخی ئەفغانستانە ئەو کاتیش گەرمەی ئەوە بوو کە ئێمە بزانین لە ئەفغانستان چی ڕوودەدا و ژیانی ئەفغانیەکان چۆنە لەبەرەوەی هەمیشە لە ئەخبار باز دەکرا ئەویش بەبیرم دێ کە 3000 خوێنمەوە بەڵام من تا ڕۆژنامە و گۆڤار مابوون نێوانم لەگەڵ ڕۆژنامە و گۆڤار زۆر خۆش بوو یعنی ڕۆژنامە و گۆڤار تا ئەو کاتێک کە کۆڕۆناش هات و ڕۆژنامەکان بە شێوێکی گشتی دەرنەکران یان گۆڤارەکان بە شێوێکی گشتی دەرنەکران هەموو هەفتانە چوم چەند ڕۆژنامەیەک مەکڕی و چەند گۆڤارێک ینی ئەوانیش یان ڕۆژنامە فرۆشەکانیش تا دەیانگو تیراژی ڕۆژنامە و گۆڤار زۆر کەم بووە بەڵام من ئەو هەستم بۆ ڕۆژنامە و گۆڤار هەر هەبوو یعنی هەتا ئەخیر دەقەش کە ڕۆژنامە و گۆڤارەکان دەرەچوون ئێستا کەمێکیان دەرەچن بەڵام ئێستا نا بەڵام ئەو کاتێک کە ڕۆژنامە و گۆڤارەکان بە شێوێکی گشتی دەرەچوون من هەفتانە چوم ڕۆژنامە و گۆڤارەکانم کۆ کردەوە و خولیایەکی تایبەتم هەبوو لە یەکەمەوە لە سەرەتایەکانی ژیانمەوە کە دەستم بە خوێندنەوە کرد دوایەوە دەستم بە ڕۆژنامە و گۆڤارەکان کردووە تا ئەخیریش ئەو هەستم هەبوو یعنی کە ئینتەرنێتیش هات و ماڵپەڕەکانیش دروست بوو زۆربەی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە ماڵپەڕی تایبەتی خۆشیان هەبوو بەڵام من هەرە چوم لە ڕۆژنامەکە یان ڕۆژنامەکە مەکڕی گۆڤارەکە مەکڕی لەوێم خوێندەوە پەشیمان بوونەوە لە خوێندنەوە لە لای من نییە لەبەر ئەوەی ناکە کە هەموو کتێبەکەم پێ باش بێ لەبەرەوەی من پێم وایە کە تۆ نابی کاتێک لە شتێک سەر بکەی کە لی پەشیمان بی بۆیە کتێبێک ئەگەر بزانم باش نییە جاری وایە کتێبێک دەنگدانەوەی زۆر هەبووە بەڵام کە تۆ دەی خوێنیەوە لەگەڵ زەوق و چێژی خوێندنەوەی تۆ ناگونجێ لەگەڵ ساحیل خوێندنەوەی تۆ ناگونجێ پێم وایە لە 15 یەکەم وازی لێبێنی باشترە بۆیە من هەوڵم داوە کە کات بەفیڕۆ نەدەم بە شتێک کە حەزم لێ نییە یان وەکو ئەوەی کە بە زۆر بەسەمدا سەپێنراوێ یعنی ئێمە نابێ متەئسیر بین بەوەی کە کتێبەکە دەنگدانەوەی زۆرە ئەگەر زانیمان ئەو کتێبە لەگەڵ ساحیلی خوێندنەوەی ئێمە ناگونجێ پێویستە وازی لێبێنین لەبەرەوەی خوێندنەوە شتێکی اختیاریە یعنی شتێکە تەنانەت خودی خوێندنەوەش نەک وازهێنان لە کتێبێک زۆر جار دەتوانی وازی لێبێنێ ینی وەکو هەری هیوایەتێکی دیکە ئینسان هەیەی بۆ نمونە یاری شەترەنج بۆ نمونە یاری تۆپی پێ ئینسان دەتوانێت واز لەوانە بێنی ینی وەکو خولیا و وەکو هیوایەتە وەکو ئیشێکی سەرەکی نییە کە تۆ ئەگەر واز لێنە ئەوەی کە کردوێتی ئیش ئەوە جیایە بەڵام ئەوەی کە وەکو هیوایەت و وەکو خولیا دێکە ئەگەر وازیشی لێبێنێکی شتێکی ئاساییە یعنی کتێب خوێندنەوە یەکێک لە تایبەتمەندیە باشەکانیشی ئەوەیە وەکو یاریەکان نییە کە پێویستێت بە کەسانی دیکە هەبی یعنی دەتوانی تۆ بە تەنیابی کتێبی خۆت بخوێنیەوە پێویست بەوە نییە لاعیبەکەت بەرامبەربی یان چەند لاعیبێکی کە هەبن ئینجا یاریەکە تەواو بکەی بۆیە کتێب خوێندنەوە دەرفێتێکی زۆر باشە یعنی هەتا زۆر کەس باسی ئەوەیە دەکەن کە ئێمە بێکارین و بێئیشین و نازانین چی بکەین و فلان ڕۆژ دەوامم نەبوو فلان وەختە هەفتەیەک لە مارێ بووم بەڵام نەمزانی چی بکەم ئەو شتانە بۆ خوێنەر نییە لە لای خوێنەر ئەو شتە نییە لەبەرەوەی خوێنەر هەمیشە کاتی خۆی دەداتە خوێندنەوە یعنی تۆ هەر چ کاتێک ئەگەر بێئیژووی دەتوانانی کتێبێک بکەیە هاوڕێی خۆیت و بیخوێنیەوە و ئەو کتێبە دەبێتە هاوڕێ و هاودەمت و کاتەکەت بۆ پڕ دەکاتەوە یعنی ئەوە نییە کاتی بەتاڵ لە لای خوێنەر نییە وەکو یاریەکانی دییان وەکو هەر شتێکی دیکە من هەوڵم دا حتمما هەموو نووسەرێک هەوڵی بۆ ئەوەیە کە کتێبەکە بۆ خەڵک بنووسێ یعنی ئەو نەزعەیەش هەیە لە ناوەندێک نووسەران دەڵێ من بۆ خۆم دەنووسم بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە دەبێت بۆ خوێنەری بنووسیت ئەگەر خۆ بە خۆت بی هەر لە خۆتەوە خۆی دوێنیەک بکەوتەوە هیچ ئەوە نییە یان یاداشتەکانی خۆت لە دەفتەرێک بنووسەوە فڕیدا بەڵام کە تۆ دەیکەیە کتێب و بڵاوی دەکەیەوە هەدەفی سەرەکیت ئەوەیە کە بگاتە خوێنەر و من هەوڵم داوە ئەو شتە بکەم و بەپێی هەندێک فیدباک یعنی باش بووە مەسەلەن کتێبی هونەری ڕۆمانیان هونەری ژیاننامە وای لە خەڵکانێک کردیە بە دوای ئەو کتێبانە دابسن کە لەو کتێبانە من باسم کردوون ینی من بە پوختی یان وەکو دەقیشی ڕخنەی باسم کردوون بەڵام خەڵک بە دوای داسوون یعنی ئەمەش جێ دڵخۆشی و جێ ئەوەیە کە فعلەن دیارە خوێنەری ڕاکێشاوە بۆ خۆی